بەناوی خۆی گەورە میرەبان ئازیزانم سڵاوتان لەبێت خۆشحاڵم لە هەفتەیەکی نوێ لە شیکاری وەرزشی بەوەی بەڕێز و خۆشەوی شاد بوونەوە. شیکاری وەرزشی ئەم هەفتەیە تایبەتمەند دەبێ کۆمەڵە یاری لووتکە باز دەکەین، کۆمەڵە شکستی گەورە شیکاری دەکەین و جگە لەوەش هەر لەم هەفتەیەدا باسمان لە دەستپێکی چامپیۆنز لیگە بێ کە بڕارە ڕۆژانی سێشەمە و چوارشەمە بە فەرمی یارەکانی وەرزی نوێی چامپیۆنز لیگ دەست پێ بکەن کۆکو پێشتریش شیکاری وەرزشی پێ ڕاگەیاندون. ئەمە دواهەمین وەرزە کە چامپیۆنز لیگ تێیدا بە بەشداری 32یانە بەڕێوە دەچێت لە ساڵی داهاتوو ژمارەی یانەکان بۆ 36 یانە بەرز دەبێتەوانێ و تاوەکو ئێستاش وەکو وتم و 4 بلیتە هێشتا یەکلا نەبووەوە. بۆیە بابەتەکانی شیکاری وەرزشی لەم هەفتەیەدا چڕوپڕ دەبن و باسی گەرم دەبێت. ئەمڕۆ باس لە چی دەکەین؟ ئەمڕۆ باس لە کۆتایی هاتنی دێربی میلانەوەکەین. چۆن دێربیەک و چ دێربیەک؟ دوو تیپ کە لە سیاری ڕابردوواندا سەرکەوتنیان تۆمار کردبوو، دوو تیپ کە ڕکابەریان لە گرتنی لووتکەی ڕیزمەندی دەکرد، دوو تیپ کە وەکو یەکێک لە دوو ناوازەترین تیپەکان لە ئیتالیا و لە ئەوروپا کە ناویان دێنێ دەویست چێ میلان و ئینتەر میلان لە دێربی لامادۆنینا کە دێربی تووڕەیە ڕوبەڕووی یەکبوونەوەنە. یاریەک بە هەموو پێوەرەکان بۆ ئاستی لووتکە و بە هەموو پێوەرەکان شیکاریەوەی بۆ کرابوو کە ئەم دوو تیپە لە لووتکەی هێزار ڕوبەڕوو دەبنەوە یاریکی هاوسەنگ و پڕکابەری دەبێت تا کۆتاساتەکان. بە تایبەتی و گۆڕانکارانەی میلان بۆ ستیفانۆ پیۆلی ڕانەر ئەنجامیدا و هەروە ئەو چەند گۆڕانکاری ئینتەر میلان کە بۆ ئینزاگی ڕانەر ئەنجامیدا. پێوەرەکانی پێش یاری دێربی لە سوودی میلان بوو، گۆڕانکارە یاریزانە گەورەکان لە سوودی میلان بوو و هەمووان کۆبوون لەسەر میلان. ئەنجامەکە لە سوودی ئینتەر میلان بوو بە جیاوازیەکی زۆر. ئێمە شیکاری بۆ یاری دێربی دەکەین و هەڵە و کەم و کورتەکان و هۆکاری سەرکەوتنەکەی ئینتەر میلان و دەرەنجامەکانیش باس لێوە دەکەین. دەمەوێت من خاڵی یەکەم وەکو باسکردنیکی یاریەکە وەکو شێوازی یاری بەدیوێ لە دیوەکان ئەتوانم بڵێم میلان تا خوڵێکی 75 یاری کرد و ئینتەر میلان گۆڵی کرد. ئەمە ڕەنگە قسەیەکی دروست بێ بۆ کۆنتترۆڵی تۆپ لای میلان بوو. ڕاستە مەترسیەکانی ڕێژەیە کەمتر بوون، بەڵام میلان بەردەوام لە هەوڵی گۆڵدا بوو، بەڵام ئینتەر میلان لێزان کە ئەڵێم میلان یاری کرد و ئینتەر گۆڵی کرد ئەمە واتایەوە نییە لاوازی ئینتەر میلان دەرخین، نەخێت. هەنێ شێوازی تەکتیکی یاریکردن هەیە ئینزاگیەکە لەو ڕانەرانەی کە کێشەی نییە لەوەی تۆ یاریکە من بەرگری یەکەم، من ئامادەم بۆ بەرگری. شێوازی ئینتەر میلان بەم جۆرەیە، ئینزاگی بەم جۆرە یاریەکە. یاری تەیاتەیە ئەڵێ تۆ یاری خۆت کە من بەرگری یەکەم، بەڵام کەی بمەوێ گۆڵی لەسەر تۆمارەکەم، کەی بمەوێ گۆڵی لەسەر تۆمارەکەم. دیقەتی ئینتەر میلان بن پاش گۆڵی یەکەم کە هێندێک مختاریان تۆماری کرد، ئینتەر میلان کشایەوە دواوە. چۆن کشانەوەیە؟ کشاوەیەک بە بێ ئەوەی مەترسی لەسەر گۆڵی میلان دروستکە، بە بێ ئەوەی مەترسی لەسەر گۆڵی میلان دروستکە. میلان فشارێکی تەواو زۆری کرد بۆ تۆمارکردنەوەی گۆڵی یەکسان، فشاری تەواوی یاریزانەکان. بە یەک هێرشی هەڵگەڕاو ئینتەر میلان گۆڵی دووەمیشی لێ کرد. ئەمە ژیریە، ئەمە داناییە، ئەمە پێرفێکتیە، ئەمە پلانێکە کە تۆ بە جۆرێک تیپەکەت ڕاهێناوە کە ئامانجەکە و لە یەکەم هەلا بۆ دەپێکن. لە جێمی یەکەم ئینتەر میلان زۆر ژیرانە مامەڵەی کرد، ئەوەی پلانی بۆ دانابوو توانی مامەڵێکی تەندروستی پێ بکات لە یاریەکەیە. یاری یا بە میلان و خۆی گۆڵەکانی تۆمار کرد. بۆیە خاڵی بەهێز بۆ ئینتەر میلان و بەرگریکارەکانی بوو و خاڵی بەهێز لای ئینزاگی بوو لە جێمی یەکەمان لەوەی کە توانی بەم جۆرە خوێندنەوە بۆ یاریەکە بکە و بەم جۆرە گورزی خۆی لە میلان بۆشێنی. کاتێک جێمی دووەم دەستی پێکردوانێ هەمان سیناریۆ تۆپ هاتەوە لای میلان و گۆڵێکیشی تۆمار کرد، بەڵام با من پێتان بڵێم نوقتەی گۆڕانکارێکە چی بوو. نوقتەی گۆڕانکارێکە ئینزاگی زۆر ژیرتر بوو لە ستیفانۆ پیۆلی، زۆر عاقلانەتر مامەڵەی کرد لە ستیفانۆ پیۆلی. چۆن؟
سیر بکەن ئینتەر میلان کاتی جێمی دوم دەستی پێ کرد 2-0 بوو پاشەوەی میلان گۆڵی یەکەمی کرد یعنی ڕاستەوخۆ گۆڕانکاری کرا گۆڕانکاری لە پێگاتەکەیان ڕوویە ئینتەر تیپەکەی نوێ کردەوە سیمۆنی ئینزاگی تیپەکەی نوێ کردەوە لە باڵا تیپەکەی نوێ کردەوە لە ناوەندا تیپەکەی نوێ کردەوە لە هێرشبەرا تیپەکەی نوێ کردەوە بۆ دەیزانیە یاری لیاقەیە ئەم شێواز دیاریکردنەی ئەم بەڕێوەیە بە ئەم تۆبیانەی کە یاوێتی بە میلان و خۆی جێبەجێەکە یاریزانەکانی پێویستیان بە نوێبوونەوە پێویستیان بە تواناگۆڕینێ پێویستیان بەوەیە کە بتوانن لە ماوەی نەوەت خولەکەکەیان ڕوبەڕووی هێرشبەرەکانی میلان ببنەوە ڕوبەڕووی شێواز دیاریکردنی میلان ببنەوە ئافرین بۆ ئینزاگی کە ئەم گۆڕانکاریانەی لە ساتەوختە گونجاوەکانە کرد وای کرد تیپەکەی نوێ بێتەوە ئینتەر میلان لە جێمی دوم لە خوڵێکی 63 کە بەلەکانی کرد بە بردنەوە دەرەوەی بارێلا و توورام واتن ناو ئەرناتۆڤیچ و دواتریش دیمارکۆی بردە دەرەوانێ کارلۆسیە نایە ناوانێ یعنی سەیریکە باڵی چەپی ئینتەر میلان بە تەواوی نوێ بووە ناوەندی ئینتەر میلان بە تەواوی نییە بووە ئارناوتۆڤیچ هاوکاری لاوتاروی کرد بۆ گۆڕینی شێوازەکان مارکۆس توورام ینی پاژۆ ماندووبوونەی چەشتی مارکۆس توورامی ژاستێکی بەرزی پێشکەش کرد هاوکاریە کرد بە گۆڕینی لای چەپ و لای ڕاست کەواتە ئەگەر ئێمە خاڵەکانی ئینتەر میلان ئەگەر ئێمە شێوازەکانی ئینتەر میلان وەربگرین دەتوانین بڵین ئینزاگی کەسی یەکەمی ئەم سەرکەوتنە بوو کە زۆر ژیرانە مامەڵەی لەگەڵ یارەکەی کرد کە زۆر ژیرانە خوێندنەوەی بۆ یارەکە کرد وەجگەلەوە باڵادەستی خۆی بە شێوەیەکی بەرچاو بەسەر میلانە دووپارە کردەوە کە ئەمە پێنجەم دێربی لە سەریەکە سەرکەوتن بەسەر میلانە دەستەبەردەکە من وەکو خۆم ئەتوانم بڵێم لە کۆی ئەو دێربیانەی کە بینیومە خراپترین ئەنجامی میلان بووە ڕاستە میلان 4-0 بۆ بەرامبەر بە ئینتەر ینی بە 4 گۆڵی بێوەڵام شکستێنەوە بەڵام چۆن 4-0 گاتوزۆ تەرد کراوە لە یاریەکە ینی میلان هۆکارێکی بۆ بەڵام ئەم یاریە نەکارتی سوور هەبوو نەیاریگا 11 یاریزان بەرامبەر 11 یاریزان یاری کردووە و میلانێکی نوێ میلانێکی پڕگرێبەست و پڕنوێکاری بەرامبەر بە ئینتەر میلانێک یاری کردووە کە ڕەخنەیەکی زۆری لەسەر بوو بۆی کە نوێکارەکان ئەنجام ناداوەکو پێویست بەڵامەوە تا ببێنن ئینزاگی گۆڕانکاری پێویستی ئەنجام داوە و گۆڕانکاری تاوی لە پێگاتەکەی کردو نوێبوونەوەی تاوی بۆ پێگاتەکەی کردووە ئەوە ژەو ئینتەر میلانەیە کە دەیبینن ئەگەر بەم جۆرە بەردەوام بە ئینتەر میلان ئەم ساڵ ڕکابەریکردنی زۆر قورس دەبێت لەسەر لە ئیتالیادا بەڵام پێکانی یاریزان و مامەڵەی ئینزاگیش ڕۆڵ دەبینێتەوە ئایم تیپە بەم نەمەتی یاریکردن بەم شێواز یاریکردن بەردەوام بێ ئەمە قسەیەکی ترە لە بەرامبەردا ئەگەر بچینە سەر هەڵەکانی میلان ئەگەر بچینە سەر ستیفانۆ پیۆڵی تاوان کاتێک گۆڕانکارەکان کرا باسمان لە میلان کرد و باسمان لەوە کرم تیپە نوێبوونەوەیکی تەواوی کردووە و کۆک بووین لەسەرەوەی کە ئەمە من یەکەم جارمانە ببینین میلان لە مێرکاتۆیە ناوی چەند یاریزان بێنێ لە لیستەکە گرێبەست لەگەڵ هەمویان ئاواژوو کە و بێنێتە تیپەکەوان ئەمە یەکەم جارە کە من شتیوە لە میلان بینم لە مێرکاتۆکانە بەم جۆرە گرێبەست کارچی دەستنیشان کرد بتوانێت گرێبەستی لەگەڵا بکە ئەمە خاڵێکی دیکە باسمان لەوە کرد کە گونجاندنی ئەم یاریزانانە بۆ ستیفانۆ پیۆلی ڕایەنەر گرنگ دەبێت ڕادی کرۆنیچ دەمەوێت زۆر لەسەری بۆست تامان ڕادی کرۆنیچ یەکێکە لەو یاریزانە تەکتیکیانەی کە ستیفانۆ پیۆلی ئەتیمادێکی تاوی دەکاتە سەر و تایبەتمەندیشی زۆر دەدا بەم یاریزانەی لە ڕووی تاکتیکی خۆیەوە لە نێو یاریگادا لە کاتێکە لە ماوەی ڕابردوو تۆنالی و بناسر و ئێستش یونس موسای هێناوەتە تیپەکەوانێ بەڵام گۆڕانکاری لە کرۆنیچانیە کرۆنیچ ئەو یاریزانە بەردەوامەیە کە لە میلان نایرەکە تەبان ئەمە خوێندنەوەی ڕایەنەرە ڕایەنەر لێمە تایبەتمەندی زیاترە خوێندنی زیاترە باشتر دەخوێنێتوانێ بیڕوە بڕوای وایە کە کرۆنیچ زۆر باشترە لەو مەرکەزە و هیچ کەس شایانیەوە نیە لە جێگەی کرۆنیچ لەو شوێنە دایاریکە مەرجی هەموو خوێندنەوەی دروست بێ
بەڵێ ئاسایی ئێمە ڕەخنەمان هەبێ بۆ لە بەرەوەی ئێمە بەڵگەمان پێ ڕەخنەکە. دیقەتی گۆڵەکانی ئینتەر میلان من گۆڵی یەکەم تەبعاً نەبوونی تۆمۆری کەلێنێکی گەورە بوو لە میلانە. گۆڵی یەکەم وەستانی کرۆنیچ و کایر و مالک تیاو نەگونجانیان پێکەوانێ وای کرد کە گۆڵی یەکەم بۆ ئینتەر میلان بەرهەمێ. ئەرکی مراقەبەکردنی هندێک مختاریان لەو شوێنەدا ئەرکی ڕادی کرۆنیچە، ئەرکی ئەو یاریزانەیە کە ئیرتیکازە کە ژمارە 6ە، ژمارە 6ی میلان ئەرکی ئەو ڕکابەریکردنی ئەو یاریزانە ناوەندانەیە کە دێنە ناو ناوچەی سزاوە. بەرگریکار لەگەڵ هێرشبەرا مامەڵاکە و یاریزانی ناوەندیش دەبێ ئاگای لە یاریزانە ناوەندەکانی تر بێ کە دێنە پێشەوە. باشە؟ گۆڵی دووەم مرتەداڵ دەکەوێت بەرگریکارانی میلان بەرپرسیارن لەم گۆڵە لەگەڵ ڕادی کرۆنیچ. باشە؟ ئێوە دیقەت بن یاریزانی ژمارە 6 چییە لە کۆرناڵ و لە تۆپە هەرجمەکانە. خۆ کرۆنیچ 5 ساڵە پێشەوە بێ تۆپی لێ نابووە. ئەرچی بەستنەوەی هێڵی بەرگری و هێڵی ناوەند و پێشەوەی میلانە پێکەوە. کوا ئەم بەستنەوەی. گۆڵی سێەم لاوتارۆ تۆپەکە وەردەگرێتەوانێ لە هیلاکبوونی کالابریا و لە سەرقاڵبوونی کایر و تیاو بە هێرشبەرانی دەرمیان بارناوتۆڤیچ و بە دۆنفێرس مختاریان لە نەبوونی ڕادی کرۆنیچە مختاریان تۆپەکە زۆر بە ئاسانی وەردەگرێت و تۆپەکە ئاڕاستەی گۆڵی میلان دەکات. یعنی بەجددی یاریکردن بە کرۆنیچ مەترسیی زۆر گەورەیە لەسەر پیۆڵی میلان. بۆ خۆی هەر لە ئەسڵا ڕادی کرۆنیچ یاریزانی هێڵی ژمارە 6 نییە. کرۆنیچ وەکو یاریزانی ژمارە وەکو یاریزانی ژمارە 8 یاری دەکات. شێواز یاریکردنی پێشتریشی لە ڤیرۆنا و لە ئیمپۆلی کە یاری کردووە، لە مونتەخەبی بۆسنەکە یاری کردووە، لە ژمارە 10 لە ژمارە 8 یاری کردووە. ئێمەنتەقیت یانە تیپێکی گەورەی وەکو میلان تیپێکی ناوداری وەکو میلان ئەم هەموو گۆڕانکاری و مونیۆکاریە و کردووە تو بێ ڕادی کرۆنیچ بخەیتە یاریزانێکی ژمارە 6 لە کاتێکان نەتوانێت ژمارە 6 وەکو پێویست تەطبیق بکات. میلان هەڵی گەورە دەکات ناکرێ ئێمە بە شکستیان مکارەکان زەربی سفرکەین نەخێر. بەڵکو لە سیاری ڕابردووە میلان تیپێکی تۆکمە بۆ تیپێکی بێزەوە بە شەوی ڕابردوو شەو من بڕوام وایە وەکو شێواز یاریکردن میلان ئاستێکی زۆر بەرزی پێشکەش کرد و توانی لە ڕووی لایانی هونەریەوە ئاستێکی زۆر بەرزتر لە ئینتەر پێشکەش بکە. بەڵام تۆ ئاس بەرز پێشکەشکردن و لایانی هونەری بۆیە کە تۆ بە گۆڵ بگەی و چۆن بتانی پارێزگاری لە گۆڵ بکەیت. کاتێ نەتوانی خوێندنەوەی تیپی بەرامبەرەکە بکەیت کاتێ بە 4 شکست پیۆڵی تۆ نەتوانی بێ لە شێواز یاریکردنی ئینتەر میلان تێگەیشتبی ئەمە نوقسانیە لە تۆیە. ئەمە کەلێنێکی گەورەیە لە میلانە پێویستی بە چارەسەرکردنە. پیۆڵی پێویستی ینی باوەڕ بکەن من ناڵێم دوورخستنەوەی پیۆڵی بگرە جارێ زووە نابێ ئێمە قەرار بین لە ئێستاە. بەڵام ئەگەر من لە جێگەی سەرۆکی میلان بوومە بۆ ئەومە چوارەم شکستی پیۆڵیە بۆی ئەوەشی کە شکستێکە کە بەرپرسیاری یەکەم لەم شکستە ستیفانۆ پیۆڵی ڕایەنەرە و دواتر ئەو یاریزانانەی کە متمانی پێبەخشین و یاریان پێدەکات. ڕاستە میلان پێکانی کالولۆ و هەروە پێکانی وارووا کارتی سووری تۆمۆریە بووە لە بەدبەختی پیۆڵی. بەڵام پیۆڵی هەر بەرپرسە لەم شکستە. یعنی باوەڕ بکەن من بوومان زۆر ئاسایی بولام دوێنێ ئەو ڕایەنەرەم دوور دەخستەوانێ. ئەین زۆر بە ئاسانی قەراری دوورخستنەوەم دەدا. لەبەر چی؟ لەبەرەوەی کە پاش 4 شکستی دێربی ئێستا دیسانەوە شکستێکی قورسانی شکستەکانی میلان لە دێربیەکانە شکستی ئاسان نەبووە. 3-0 2-0 دووبارەی 1-0 ئەوە 5-1 هەنی شکستەکانی میلان هەمووی لە دەربیەکانە قورس بوو. ئەم شکستە قورسانە نیشانەی پرسیار دروستەکە لەسەر ستیفانۆ پیۆڵی. چونکە ناکرێت تۆ هەموو کاتێک لە دەربیەکانە ینی شکستەکان بەم جۆرە تۆماری بکەیت. ئەم شکستانە زۆر قورس دەبێت و پیۆڵی بەرپرسیاری یەکەم لە شکستەکە دواتر هێڵی بەرگری میلان و ڕادی کرۆنیچ کە
لە مامەڵەکردن لەگەڵ دۆخی یارەکەیە نەیانتوانی وەکو پێویست مامەڵی تەندروستی خۆیان بکەن و ئینتەر میلان بە شایستەی توانی بە لێهاتووی ڕانەرەکەی توانی سەرکەوتن بە میلاندا تۆمار بکاو و 3 خاڵی گرنگ دەسەبەر بکات بۆ گرتنی پێشەنگی ڕێزمەندیەکە تاوان ئەوە کاپشنەکانیش باس لەوە کە بەختی موچە خۆرانە کرێت توانێ باشە موچەوە بڕیاری لێ بدرێ بە فەرمانبەران و دووبارە بارودۆخەکەش لێرە ئاسایی بێتەوە. خاڵە ماماڵێ ئەو حادیسەیە چی بوو وەڵا حادیسەی پارە پێنەبوونەکەی ئەمیان ئەو بارودۆخێ بوو کە پیۆڵی لی بەرپرسیار بوو سەرکەوتنێکی شایستە بوو بۆ ئینتەر میلان. کاکۆ سرەجیان ئێمە کاتێ دێنە سەر شاشە حەقی ئەومان هەیە بۆ بینەرەکەمان کە ڕاستی و دروستی بابەتەکان بخەینە ڕوو ئەنجام هەرچیە بێ لە پشتەوەی شاشە بۆ ئێمە تایبەتمەندی و جیاوازێکیە بەزە سەر شاشە حەق و ڕازگۆیی لەگەڵ بینەراوەیە کە تۆ ڕاستیەکان وەکو خۆی نیشان بی پێت خۆشە پێت ناخۆشە دۆڕانەکە دەبێت ڕازگۆبی لەگەڵ بینەرەکەی خۆتا و بە حەقەوە ئیشەکانی بۆ ڕوونکەیتەوە. کاگەڵمە دەڵێم شەوی سیمیلان پەنجەی پەشیمانیە گەزی بە فرۆشتنی تۆنالی ئەو بە لێو دیار بێ. باسی تورام کە کاگە ڕێباز تورام یەکێکە لە یاریزانە خێراکان و یەکێکە لەو یاریزانانەی کە هونەرێکی بەرزیە بەڵام دەرکەوتنی لە خولی تالی تۆزێ قورس دەبێ بەڵام وەکو سەرەتایەک توانم لەم دەرکەوتنی تورام سەرەتایەکی باش بووە بەڵام ئێمە ناکرێ بە چوار یاری هەڵسەنگاندنێک بۆ تورام بکەین بەڵام وەکو دەرکەوتنی سەرەتایی بڵێ توران بەسەر ڕێگەیکی ڕاستا دەڕات بەڵام پێویستمان بەداهاتوە بۆ یەکلابوونێن بارودۆخە. کاگۆگرەڵێ ئینتەر لە تۆپی ئاستی خۆیەتی واتە لە لووتکەی ئاستی خۆیەتی پیۆڵیش لەو زیاتری پێنەماوە ڕۆشتن باشترین چارەسەرە ئەو شکستەی دوێنێ زۆر قورسە بۆ پیۆڵی. کاگۆزانەڵێ باسی مانسەر بکە لەگەڵ تۆتنام و برایتن بەسەر چاوسە بە ئەم بابەتە کۆتایی ببێنم بابەتی دێربی بە خێرای باسێکی شتەکانەکەم. مامۆستا داود میرکاتۆ گەورەکەی میلان بێسوود نییە ناکرێ بڵین بێسوودە بەڵام ئەم شکستەش بێقسە نابێت و بێلێپرسینەوە نابێت و بێلێ پێچینەوە نابێت بە شکستێک ناکرێ ئێمە دانیشتنەوەی زەڕبی سفرکەین نا ماوە چوار یاری کراوە هێشتا زووە بەڵام شکستەکە لە بەرەوەی بەرامبەر بە ئینتەرە بۆ ئەنجامە قورسەیە کەسانی دیکە لی بەرپرسیارە نەگرێ بەستن نوێەکانی میلان هیچ پەیوەندیشی بەگرێ بەستە نوێەکانی میلانەوە نییە. کاگامانچ ئەو بۆم باسکردن لەو ساکەوە کە میلان بۆ وای لێ هاو تاوان ئەمە 200 جاروا بزانم ئەو پرسیارەم لێ کراوە گواردیۆلا یان کڵۆب کامیان من ڕقم لەم بەراوردکاریانی و دەجاریش وەڵامیەوە ماوەتەوە. کاگە حەمەکەمال دەڵێ بە دۆڕانێکی ژڕوونایە ئینتەر بەهێز و ڕێکخراو بن لە بەرگری بەڵێ کۆمەڵێ خاڵی لاواز و بەهێزمان باس کرد. کاکە ڕامانجان پەلە مەکە پار خەتای لیاو بوو یارینەکەم ساڵیش تۆمۆری بۆیە ئیسی میلان دۆڕانی کوڕەتاقانە چوارباخی طبعاً هەر یەکان بەشی خوان هۆکاریان هەیە بەڵام ئەم دۆڕانانەژنا لەبەرم دۆڕانانە هیچ مەجالێک بۆ نایڵێتوانێت کە بارودۆخەکە بۆ جۆرە بمێنێتەوە. کاکە دلۆڤان دەڵێ ئینتەر زۆر باش یاریکرد من پێ دەڵێم ئینتەر میلان زۆر زیرەکانە یاری کرد و بە تایبەتی ئینزاگی زۆر ژیرانە مامەڵەی لەگەڵ یارەکەیان کرد بە تەکید ئاسەنگیەتە بەردەم بەڵام جارێ زووە. باسی یوڤی و لازیۆ بکە بە داوای لێبوردنەوە هیچ خولەکێکم لە یارەکەی یوڤی لازیۆ نەبینیوە بۆیە ناتوانم باسکردنێ بۆ بکەم. هێڵی بەرگری میلان زۆر خراپ و بەڵێ باسمان لە هێڵی بەرگری میلان کرد. کاگە سانجان وەڵاوە تاوی لەگەڵمانە هەموو یاریە گرنگی خۆی ئێمە هیچ یاریەگیمان ناکەین ئەڵێ چێ گوێ لە دێربی یەکرێ وڵا زۆر کەس گوێ لە یەکرێ و بینەرێکی زۆری شیە بووە لەبەرەوە تا دێربی تاونەکەم ناچمە سەرباسەکانی تر. وەڵا هۆکارە و پلانی پیۆڵی بوو کوڕە تاقانە چوارباخین کە نەیتوانی یاریزانەکان بە شێوەیەکی باش لە نێو یاریگایە دابەش کا و نەیتوانی پلانێکی گونجاو بۆ دۆسێتوانێ و هەر بە پلانی 4-3 ڕۆبەڕووی ئینتەر میلان بۆ کە ئینتەر
و ئینزایی سوودی لەم پلانە بینی بۆ گورسپێنانی میلان. وەڵا پۆلیسیش لەبەرەوەی زۆر خراپبوو بۆیە داوەزی باشیمان سەریش بکە بزانم تینهاک دەبێت دەربکرێ. پێویست بوو میلان گرێبەست لەگەڵ مەهدی تاریمی بکە دۆکۆ چۆنە میلان جۆرە و کرۆنیز نەبێ یاریزان بۆ شوێنیان بێنێ. تاوان زۆریان ئەڵەن کرۆنیش و جیرۆ کاک چێنەر ئەڵێ چ بێویژدانیەکە باسی دوورخستنەوەی پیۆڵی بکەی. باش ئەمە پرسیارێکی منطقیە و سەرنجێکی معقولە. طبعاً بڕوا ناکەم سات بە ساتی یارەکانی میلان تۆ بینەربی بۆی کە پیۆڵی کێ و چێنیە و پیۆڵی چۆن هاتووە و چۆن ناتوە. تاوان پیۆڵی کە هات بەژێر ڕەخنەیەکی زۆر یاندەرانی میلاندا هات و پیۆڵی شکستێکی گەورەی لە یاری ئەتڵەنتادا نۆش کرد کە 5 گۆڵی لەسەر تۆمار کرا. دوایەم شکستە بە کۆبوونەوەی دەستەی کارگەڕی و بە تەداخولکردنی زلاتان ئیبراهیمۆڤیچ بۆ بە تەداخولکردنی ماڵدینی بڕیار درا لەوەی شێواز یاریکردنی میلان بگۆڕدرێ و میلان گەیشتەوە سەر ڕێچکەی سەرکەوتن و وردە وردە میلان بە خەونەکانی. بەڵێ پیۆڵی سەرکردەی ئەم ڕێکردنەوەیە بوو. بەڵام کاتێک تیپێک تۆ یاریزانی نوێی بۆ دێنی بەرپرسیارە لەوەی کە تۆ 4 یاری 5 یاری بەرامبەر بە ئینتەر میلان بدۆڕێنی ئەمە قورسە. تۆ هەندەری میلان نیت نازانیت 5 یاری لەسەر یەک دۆڕاندن بۆ میلان بەرامبەر بە ئینتەر چیواتایەک دەگەێنێت. بەچی؟ بەو ئەنجامە قورسەش. کاری پیۆڵی لەکوێوە گەیشتووە بەکوێ ئەمە بەجێی خۆی. بەڵام ئێستش خودی پیۆڵی بەرپرسیارە لەم شکستە. خودی پیۆڵی بەرپرسیارە لەم شکستەی میلان. ئێمە باز لە دوورخستنەوەی پیۆڵی ناکەین لەوەی کە بڵێن پیۆڵی هەموو گلەی یەکمان لێیە لە ڕانەراتی میلان. نەخێر. باز لە حاڵەتی شکستی ئینتەر میلانەکەین لە 5 یاری لەسەرەکە ئەمە قورسە بۆ هەندەری میلان کەمە تێگەشتنی بەس هەندەری میلان لی تێدەگا. ئەمە وەکو حاڵەتێک وەکو حاڵەتی شیکاری و بارودۆخەکەش پیۆڵی بەرپرسیارە لەم شکستە و ئەم ئەنجامە گەورەیە بۆ شکستەیەک بە دوایەکەکانی ئینتەر میلان. بۆیە گۆڕانکاری ڕیشەی پێویستە بۆی کە مەترسی دوورخستنەوەی لەسەر نەبێت. چونکە وەرزی ڕابردووی لە یەک مانگا ڕکابەری هەموو خولەکانی لەدەستدا. ئێستاش ئەڵێمەوە پیۆڵی باشترین کاری بۆ میلان کردووە، ناوازەترین کاری بۆ میلان کردووە. بەڵام وەرزی ڕابردوو لە یەک مانگا هەموو نازناوەکانی لەدەست میلانە. سوپەری ئیتالی، خولی ئیتالی، جامی ئیتالیا لە یەک مانگا هەر سێ خولەکەی لەدەستدا لە مانگی یەکە. دواتریش چامپیۆنز لیگەکە بەرامبەر بە ئینتەر میلان دیسانەوە شکستیەنەوە هەردوو یارەکەی بە ئینتەر میلان دۆڕان. بارودۆخەکان زۆر قورسە. کاری پیۆڵی کاری ناوازەی کردووە. بەڵام ئێمە باز لە چیەکەین؟ ڕاهێنەر پێویستی بە ئەپدەیتە، پێویستی بە پێشکەوتنە. کاری پاشە کردووە لە ڕابردوو بۆ خۆتت کردووە. ڕۆی ڕابردوو ڕۆی ئێستەی تۆپی پێ هەموو ڕۆژێک پێویستی بە گۆڕانکاریە، هەموو ڕۆژێک پێویستی بە خوێنەوەکردنەوەیە، هەموو ڕۆژێک پێویستی بە ئیبداعکردنە لە ئیشەکەتدا. ئێمە لەبەر ئەم هۆکارە باسیەکەین ئیتر بە کاتی دوورخستە 100 دێربیتر بکرێت دەمووی ئینتەر براوە دەبێت چونکە پیۆڵی بێچارە ماوەتۆ لە ڕووی تەکتیکی و هیچی پێ ناکرێت بەرامبەر ئینزاگی. باش دەچمە سەر باسکردن لە پریمەر لیگ و ئەو جامانەی پریمەر لیگ و سەرکەوتنەکەی بەرشۆنە. تەواان ئەو سەرکەوتنی شەوی ڕابردووی بەرشۆنە بەرامبەر بە ڕیال بیتس باست و بەنجام بۆ واستەی جواو فلێکس و جواو کانسیلۆ پێی دەرکەوتن. بەڕاستی بەرشەلۆنێکی ناوازە بوو. بەڕاستی بە هەموو واتایەک بەرشەلۆنێکی پێرفێکت بوو. بە هەموو واتایەک ئەو تیچی تاکایی کە خۆیان باسیەکەن، ئەو شێوازەی ڕژبەری کە خۆیان باسیەکەن، ئەو پلانە بەرگریە چڕی کە خۆیان باسی لێو دەکەن بەرشەلۆنێکی زۆر جیاوازمان بینی. چاوی بەرشەلۆنێکی زۆر جیاوازی نیشاندای لە کاتێکە بەردەوام تیپە گەورەکان لە یاری هاتنەوەی دوای یاریە نێودەوڵەتیەکان کێشەیانەیە. بەڵام بەڕاستی بەرشەلۆنە و چاوی تیپەکان زۆر باش ئامادە کردبوو بۆ ڕوبەڕبوونەوە گەورەیە بەرامبەر بە ڕیال بیتس. بەرشەلۆنە لەسەر ڕێگەیەکی ڕاستەنگاو هەڵدەگرێت و بەرشەلۆنە تیپێکی بێز و تۆکمەی ئامادە کردووە. بەڵام گرێوکردن لە ئێستەوە بە بەرشلۆنە بە ڕیال مەدرید بە مانچستەر سیتی بە لیڤەرپوڵ بە ئینتەر بە میلان من پێم وایە کارێکی ژیرانە نییە. چونکە ئێستا وەختی و گرێوکردنە نییە. هەشتا تیپەکان لە تاقیکردنەوەیان هەر ئەم بەرشەلۆنەیە لەوە چێفتی داهاتوو
شکستێک بێنێت کە کەس چاوەڕێ نەکا بەڵام وەکوتم وەکو دەستپێکی باش زۆر باشە ئەگەر لەسەر پریمەرلی قسەیە بکەین تاوان سیتی درێژەی بە سەرکەوتنەکانی داوە زۆر لەسەر سیتی ناوەستم لەبەروی گواردیۆلا لە گۆڕانکارەکانی بەردامە گواردیۆلا ئەو ڕاهێنەرە ژیرە پێرفێکتەیە کە بەردەوام ئەبدەیت لە تیپەکەیە کە پاڵەوانی چامپیۆنزیگی یۆرۆلیگی یعنی حەج نازناوێکە بردوێتەوە فەرمەوە گۆڕانکارەکانی گواردیۆلا بەردەوام ئەم تیپە نوێ کاتەوە بەردەوام یاریزانی نوێ دێنێتە تیپەکانی و ڕێگری لە ڕۆشنی جەستێری یاریزانی چژناکە مەعادالەوەی لە تەکتیکا کێشەیە بێ سێریکەن چۆن دەستبەرداری گۆندۆگان و مەحرز بوو بەڵام لە بەرامبەرانەی هێژنەوەڵکەر بڕوانە بەرناردۆ سیلڤا بڕوە خۆشی دەزانێت چی یاریزانێت زۆر سوود بە تیپەکەی گەینێت چی یاریزانێک کاریگەری چوتۆ دروست ناکە لە بەرامبەر گرێبەستی نوێ ئەنجامەیەوە تا دۆکۆیە ناوە شەوی ڕابردوو سەرکردەیەکی ناوازە بوو بەرامبەر بە وەسام ئالڤارێز لە شوێنە نوێەکەی دیبڕۆین کە یاری دەکات بەڕاستی ژولیان ئەلڤارێز بەڕاستی من سەرسامم بە تواناکانی ئەم کوڕە یعنی هێرشبەر بوو و پێمان دەوت هێرشبەرێکی گۆڵکار بەڵام ئێستا بووە بە یاریسازێکی ناودار لەمان سەرسیتیا بۆ بە یاریزانێکی مباشی لێری یعنی تۆپەوەستاوەکان کە بە شێوەیەکی جوان جێبەجێ دەکا بەڕاستی جولیان ئالڤارێز بەم جۆرە بڕوا دەبێتە یاریزانێکی زۆر پێرفێکت لە تۆپی پێ من هەروەم دەزانی هێرشبەری سەرەرمۆ تەنها دەتوانێت لە بۆکسا یاری بکات بەڵام ئێستاوە تا گواردیۆلا دەری خستووە کە ئالڤارێز توانایەکی جیاوازی دیکەی هەیە ئالڤارێز بەهرەی دیکەی تیا کە دەتوانێت لەم هێڵانە شایاری بکات و دەتوانێت ناوازەی خۆی پێشکەش بکات ئەمە سەبارەت بە مانچستەر سیتی سەبارەت بە مانچستەر یونایتد سەرەتای وەرزێمە قسەی خۆمان کردە مانچستەر یونایتد و تینها گەرکی خۆیان قورس کردووە هەموو شتێک بە ڕق و چینە ناکرێت ئێستاژەوە بە منەڵێن بۆ لە مۆندیالە دوعاد لە ئینریکی کرد کاکە دەجارەم ڕوونکردنەوەی ماونەتێ من ئینریکیم زۆر خۆشێ و پێشم وایە ڕانەرێکی زۆر پێرفێکتە من وەکو یاریزانیش هاندەری ئینریکی بووم یعنی ئینریکیەکێک بۆ لەو هێرشبەرانەی کە خۆشەویستیم بۆی هەبوو من دایم هێرشبەرم خۆشەویست کە سێری یاریمە کرد لویسێنێکێکێک بۆ لەو هێرشبەرانەی کە خۆشم ویستوە بەڵام کاتێک تۆ کە لە ڕقی دەکەی کاتێک تۆ بێڕێزی بە ئەزمونونەکەی خۆتەکەی باجەکەی ئەمریکی لە ئیسپانیا لە هەڵبژاردننی یاریزانەکانە هەڵی گەورەی کرد فەرمەوە باجەکەی ئێتینهاک هاتۆتە مانچستەر یونایتد دەسەڵاتی خۆی سەپانەوە بە سەرم تیپەیە هەموو شتێ بە مامەڵەی خۆی دەکا سانچۆ نێری بۆ یاری 18 ساڵان و پلیستری و میلیستری و ئەم ناوانەیەنی یاریان پێەکەیت و ڕاشفۆرد دەکردو بە کەڵەگال لەم یاریە ڕاشفۆردیان لێ کردوین بە میسی و برۆنۆیان لێ کردوین بە وڵای نازام کۆمەڵە دۆخەیە لە مانچستەر یونایتددا زۆر سەرسوڕەنەرە یعنی هاندەرانی ئۆڵترافۆرد شەوی ڕابردوو شایەتیەوە بوون کە ئەکرا مانچستەر یونایتد بەو گۆڕانکاریانەی کە کردی تینهاگ ئەکرا ئێستا مانچستەر یونایتد تیپێکی زۆر گەورەتر بووە ئەکرا مانچستەر یونایتد زۆر بەهێزتر بووە ئەکرا مانچستەر یونایتد زۆر پێرفێکتر بووە هەموو گۆڕانکاریانەی کە تینهاگ کردوێتی گۆڕانکاری ڕاست نەبوون بەڵام وەکو شێواز یاریکردن تینهاگ شێواز یاریکردنێکی باشیە بەم فڕقێ تۆ هاتووی بۆی سەردەمی گواردیۆلا و کلۆپ بە کۆتابێنی بەڵام ناگا بۆی توانەکانی خۆ پێشکەشکەی بنەماڵی گەلایزلەر نەکشوتە لێن بۆ ئاوت پێویستی بەوەیە کە ئاشتەوایی لە تیپەکە دروست بکاتەوە بەشکە مانچستەر یونایتد ڕێک بێتەوە بە پێچاوانەوە مانچستەر یونایتد باجێکی قورسەیە ئەمڕۆم تایبەتمەند کردبوو بە دێربی ئینشاڵڵا سبەینێ باسکردن لە کۆتایەتنی یاری خولەکانەکەم لەم هەفتەیەدا کە هەفتەی گەڕانەوەی فیفا بوو ڕۆژانی سێشەمە و چوارشەمەش پێکەوە شیکاری وەرزشی بۆ یارەکانی چامپیۆنز لیگ دەکەین تا سبەی بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ